ماوەیەکی زۆرە تێبینی لەسەر ئەم بابەتانە لە عراق هەیە بەتایبەتی کە پرسی گەندەڵی و سپیکردنەوەی پارێکێک لە بابەتانەیە کە بەڕۆکی عراقی گرتوتەوە و لایانی نێودوڵەتیش لەم بارەوە تێبینیان لەسەر عراقی و سزاکانی شێر بەردەوا من لەگەڵ میوانەکەم لەسەرم پرسە قسە دەکەم بەڕێز محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوی ئەلنەهرین بۆ پاڵپشتی شەفافیت و دەستپاکی لە بەغداوە لەگەڵما بەڕێز محەممەد سپاسکە لەگەڵ کوردستان 24 بۆچی گەندەڵی تام ئاستە لە عراقدا بربڵاوە سپیکردنەوەی پارە کە ڕێگە نەماوە بۆ ئەم بابەتە نەگیرێتە بەر هۆکارەکان چییە؟ تحية طيبة لكم بەڵێ لە سەرەتادا سەلاو لێەوە بینەرانی کوردستان 24 سپاس. ڕاستیەکەی هەوڵەکانی ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی لە عراقدا زیاتر تەکەز لە پرسی سپیکردنەوەی پارە دەکەن لەبەرەوەی سپیکردنەوەی پارە زیاتر لە تاوانەکانی گەندەڵی سەرچاو دەگرن ئەو جۆرە تاوانانش تاوانی ڕێکخراوە و سنوور بڕن بەگشتی واتە بە شێوازێک لە شێوازەکان پەیوەندی لە نێوان چەند کەسێک لە نێو عراق و لە درەوەی عراقدا هەیە ئەزمموی نێودەوڵەتی لەو ڕووەوە زۆرە بە تایبەتی ئەزمموی گەندەڵی نێودەوڵەتی و سنوور بڕ کەواتە بابەتی سپیکردنەوەی پارە بەگشتی تاوانێکی ڕێکخراوە ئەم پرسە لە دوای ساڵی 2020 لە عراق زیاتر بربڵاو بوو لەم سپیکردنەوەی پارەدا شێوازی جیازە دەگیرێتە بەر بەشێکی زۆری وڵاتان بەنمونە ئیمارات زۆر بە ئاسانی نشینگە بۆ کەسانە دەدات کەەوە بەرهێنان دەکەن بۆیە خاوەنانی کۆمپانیایی دامەزراوەی دارایی کۆمەڵی گەنج هەڵدەبژێرن باشە لەگەڵەوەی کە زۆر داوا دەکرێت کە کێشەی گەندەڵی لە عراق چارەسەر بکرێت وەم بابەتە بۆ عراق بۆتە کێشێکی سەرەکی بۆچی ڕێگری لە گەندەڵی لە عراق ناکرێت ئایا حکوومەت خۆی کەم تەرخەمە لەم بابەتە یا دەستی دیکەی لە پشتە؟ لا بالتأكيد السبب الرئيسي من پێم وایە هۆکاری سەرەکی بڵاوبوونەوەی گەندەڵی لە عراقدا پەیوەندی بە پرسی پشکێنەوە هەیە کە لە عراق گیرەوەتە بەر سەرباری ئەوەش هۆکارێکی دیکەی بڵاوبوونەوەی گەندەڵی لە عراقدا لەسەر تەواوی ئاستە جیاوازەکان بۆ بوونی ژێرخانێک یاخۆ ژینگەیەک دەگەڕێتەوە کە بە ئاسانی گەندەڵی تێدا تەشەنە دەکات بۆیە ئەو ڕێکارانەی لە بەرامبەر گەندەڵیش دەگیرێنە بەر بە ئاسانی فێڵیانە دەکرێت. کەواتە نیازێک نییە بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی یا ڕێگریکردن لە سپیکردنەوەی پارە لە بەرەوەی لە 2015 یاسا هەیە بۆی کە ڕێگە بگیرێت لە سپیکردنەوەی پارە یا بەپێی ئەوەی کە بڕیار دەدرێت ڕێگری بکرێت لە بابەتانە ئەی بۆچی ئەم هەنگاوانە ناگیرێتە بەر و جێبەجێ ناکرێت؟ هەنگاوی یەکەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ ڕوبەڕووی گەندەڵی بنەوە تەنیا حکوومەت نییە حکوومەت بەڕاستی ناتوانێت تەنیا و کارە بکات لایەنی هەرە کاریگەری پەیوەندی بە یاسادانانەوە هەیە یاسادانان هۆکارێکە بۆ ئەوی گەندەڵی تەشەن بکات لەبەرەوەی ئێمە ئیرادەیەکی ڕاستەقینەمان بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی نیە تێبینیەوە دەکرێت کە زۆرینەی ئەو یاسایانەی پێوەستن بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی زۆرینەی یاساکان یان ئەوەیە نەقستانیان تێدا یانیش ئەوەیە سزاکان کەمن و نابنە هۆکاری ئەوەی کە گەندەڵی بنبڕ بکەن هۆکارێکی دیکەش ئەوەیە کە حکوومەت لاوازە و ناتوانێت یاساکان وەکو خۆی جێبەجێ بکات هۆکاری سەرەکی نەبوونی ئیرادەی سیاسی زۆر باشە بابەتە سەرەکیەکەش سپیکردنەوەی پارەیە لا ڕێگەی گرێبەستی هاوسەرگیریەوە بەڵام ئەمە چۆن دەکرێت چۆن ئەم ڕێگەیە دۆزراوەتەوە بۆ سپیکردنەوەی پارە چۆن نەتوانن ڕێگری لەمە بکرێت سەرڕایەوەی دادگاکان کۆمەڵێک مەرجیان بۆم پرۆسەیە داناوە ئایا دەکرێت ئەم هەنگاوانی کە دەگیرێنە بەروە داوا دەکرێت ڕێگری لە دووبارە بوونەوەی حاڵەتانە بکات لە عراق بەتایبەتی؟
نعم بالتأكيد هناك بەڵێ بەدڵنیاییەوە عراق چەند هەنگاوێکی گرتوتە بر بەڵام بەداخەوە عراق خۆی ڕای نەگەیاندووە هیچ راپۆرتێکشی لەسەر ئەم بابەتە بڵاو نەکردوێتەوە کە چۆن ڕوبەڕووی دەبێتەوە عراق لەمەوەی 2 ساڵی ڕابردوودا یەکەیەکی پێکهێناوە کە یەکەی هەواڵگیریە لەلایەن ئاسایشی ڕۆژگاری نیشتیمانی پێکهێنراوە پێوەستە بە پرسی سپیکردنەوەی پارە لە پرسی هاوسەرگیریدا و گرێبەستەکانی هاوسەرگیری ئەوەی ئەمڕۆ باسی لێ دەکرێت بە تایبەتی ئەمڕۆ دوێنێ دۆسیەکە ڕاستەکەی هی ئەمڕۆ نییە ماوەی چەند ساڵێکە ئەم شتە بربڵاوە گەندەڵکاران ڕویان لە شێوازی نوێ کردووە ئێستا تەنیا گرێبەستی هاوسەرگیری نییە زۆرێک لەو ڕێکارانەی کە دەگیرێنە بەر پێشتر دادگا ئەو حاڵەتانەی بینیوە بەڵام لەبەر ئەوەی کە دادگاکان ئەو بابەتانە یاخود لەو بابەتانە ناکۆڵێتەوە کە پلەی ڕەهایی و ڕەهاییان وەرگرتووە دەوڵەت ڕۆڵی تێدا لاواز دەبێت زۆر باشە بەڵام باس لەوە دەکرێتەوە کەیسە گەندەڵیانە جگە لە سپیکردنەوەی پاراوە و گەندەڵیانی کە بەردەوام لە عراق کەیسەکانیان ئاشکرا دەبن کەیسی ئەوەندە گەورەتر هەیە کە ئەگەر هەڵبدرێنەوە حکوومەتی عراق لە بەریەک هەڵدەوەشێنێتەوە ئەم مەترسیانە لەسەر داهاتووی عراق چۆن دەبینیت ئایا هیچ ڕێکارێک دەگیرێتە بەر یا حکوومەت جارێکی دیکە خۆی لەو بابەتە پێبەری دەکات نعم بالتأكيد هناك بەڵێ بەدڵنیاییەوە مەترسێکی زۆر گەورە هەیە لەبارەی چەند دۆسیێک ئەم جۆرە لێدوانانە من بە نەرێنی دەبینم لەبەرەوەی ئەگەر سەرۆکی دامەزراوە یاسادانن کە بەرزترین دەسەڵاتی یاساییە بەو شێوازە سەبکات بڵێ من دۆسیە گەندەڵی ملایە کە لە نێو دەوڵەتدایەوە چەند کەسایەتیەکی دیکەی سیاسیش کە لە نێو حکوومەتدان ئەمە دەرخەرەوەی کە کێشەیەکی زۆر گەورە لە نێو سیستەمەکەدا بەگشتی هەیە ئێمە بە دڵنیاییەوە دەزانین کە حکوومەتە ڕێکارێک لە دژی دەسەڵاتی یاسادانە بگرێتە بەر یاخود سەرۆکی ئەنجومی نوێنەران بانگشتی دادگا بکات بۆ ئەوەی لێکۆڵینەوە لەبارەی پرسەکان بکەوە ئەو دۆسیانەی کە لەلایەتی بێگومان کێشەی سیاسی زۆر گەورەتری لێ دەکەێتەوە بەڵام ئەم بابەتە بابەتێکی سەرەکیە کە پێویستە عراق پابەندی ڕێنماییە نێودەوڵەتیەکان بێت لەم ماوەیە شەڵسەنگاندنی بۆ دەکرێت ئەم جۆرە لێدوانانەش لە کەسایەتێک لەو پۆستەدا لە لووتکەی دەسەڵادا بێگومان کاریگەری نەرێنی لەسەر وڵات دەبێت دەبێتەوە کارەوەی عراق بخاتە دۆخێکی خراپتر بەڵێ سپاس دەکەم بەڕێز محەممەد ڕەحیم سەرۆکی دامەزراوەی ئەلنەهرین بۆ پاڵپشتی شەفافیەت و دەستپاکی لە بەغداوە لەگەڵمان بووین